من أحمد حاج رشيم حاجيان استغفر الله لا دەسم ماسکە ناخ حاجيان اشتوانا ئەی ناسی لە تەلەڤیزیۆنا دیمە باشە بەدڵت بوو لە تەلەڤیزیۆن کە بینیت ها؟ بەدڵت بوو ئەرە وەڵڵا گوێ بۆ گرت ئەرێ گوێ بۆ گرم باشە چاخە خۆ بە قسەی ناکەن دەسمشکە ناخوانەکە دەسبشێ شێ بە قسەی ناکە کاکە و مامە و ئەوانە ئێستا ئەحمەی حاجی ڕەشید لە بەردەمتایە وەسیەتت چییە بۆی قسەت چی هەیە بۆی وەڵی داوا لە خوای گەورەکەم خوا مەوفەقیکە و لەگەڵ تو ئینشاءالله ئینشەڵا بێ بە خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەمان و ئەوەی کە چاکە بۆمان بڵاو بکاتەوە ئەوەی کە خراپە بۆمان نەمانات ئەوەی کە لێت بیست پێت وایە توانیوێتی دیفاع لە خەڵکی کوردستان بکە ئاخەدەم دیفاعەکە ئاخر ناڵم کاکە و مامان بە قسەی ناکەن بتوارزە حاجیان یاخوا سەربەردی سپاس حاجیان فرمود کیسەی هین نەختێکەوە بەستم ئێستا دەرمانێک هەربوون 20 بە 20 دەماتەوە بەڵێ پارەکە بە 20,000 بوون ئەمڕۆکە بای 40,000 یانەکە پار 10 ملیۆن مەصرفە بێ ئەم ساڵەکە 25 ملیۆن مەصرفت هەیە نینی ئەوەمان کرد تەماتی ئەم تەماتە ئەم ساڵ هەر کیلۆیەک 400 دیناری کولفە هەبووە لەبەرەوەی ئەگەر لەگەڵ وەزارەتی زراعە لەگەڵ وەزیری اتفاقمان کرد نابێت لە 500 کەمتر بێ بەڵام لە مقابل نابێ بڕاتە سەر و 1500 1500 800 بۆ 900 عیبی ناوی بەڕێزە ئیبراهیم براوچ کاکە ئیبراهیم گیان بۆ ئێرە ناچکە تەماتەی ئێرە لە ساڵەوە دی ئەڕاتە محافظاتی وەسەط و جنوبی کە ناڕاتە ئەوێ بە 1500 1200 تەماتە ئێرانیەکە بە 500 گاتە ئەوێ ئەڵێ تەماتەیەک من بە 600 دەستکەوێت چۆن 1200 بم بۆیە گومرگ مەرز داناخە اینجا تەکلیفیان لە 20 برای ئێرەمان بردوۆتە وەزارەتی بینی من جەنابان جوو بوون بڵێ ئەڵێ بێت تەوازونێک دروستکەین لە بینی ئەو دوانە قەرار وایە لیژنەیەک بێ بەس پێش لیژنەکە من بۆیە هاتوون بۆی فعلەن زەراعەتەکەی ئەمڕۆ تا گۆخڵان ڕۆیشتون بۆ متابعە و قەزیانە فعلەن ئەو ڕستقەی لێرە هەیە بەخوا لە کەم شوێنی عراقا نییەشتی بەڵام ئینشاءالله تعالە بە هەوڵی هەموو لایەک بەس بەخوای گەورە بەڕاستی فەلا ڕەنجێکی زۆر زۆریا و بەتەزێکی زۆر زۆری کردووە و فەقیری زۆر تیا چاوەڕێ ئەو تەماتێکە لەو دەشت بە حەول و قووەتی خوا ئینشاءالله تعالە شەڵار سەرکەوتون و پشتیوانی خی گەورە هەوڵی لەسەر بن ئینشاءالله خوا جزا داوام حاجی گیان دەی خوا حافظ بێ